ماوەی 2 ساڵە خولی پێنجەمی پەرلەمانی کوردستان دەست بەکار بووە. خولی پێنجەمی پەرلەمانی کوردستان لە ماوەی 2 ساڵی تەمەنی تەنها 4 یاسای دەرخستووە و ئەندامانی خولی پێنجەم پێیان وایە شانازیەکی گەورەیان پێبڕاوە کە یاسای چاکسازی لە سەردەمی ئەمانەوە دەرچووە. چاودێران دەڵێن هیچ کاتێک پەرلەمان ئەوەندەی خولی پێنجەم دەستەمۆی حیزب نەبووە. سەرۆکی حکوومەت لە بڕی سەرۆکی پەرلەمان دەڵێ کۆبوونەوەی پەرلەمانمان دواخست. ئەو پەرلەمانەیە ئەوەندە بێبایەخ کراوە کە کێشەی دوو ئەندامی مەکتەبی سیاسی دەتوانێت کۆبوونەوەی 111 پەرلەمانتار و نوێنەری گەڵ هەڵوەشێنێتەوە. ئەو پەرلەمانە بەکردەیی لە ژێر چاودێری حکوومەتدایە لە کاتێکا پەرلەمان دەبوایە چاودێر بووایە بەسەر حکوومەتی هەرێمی کوردستان. ئەمڕۆ لە تەلاری پەرلەمانی کوردستان لە پەرلەمانتاران دەپرسم سەرجەم چین و توێژەکان لێتان ناڕازین. ئەرێ خۆتان لە خۆتان ڕازین؟ فەرمانگەیەکی وەزارەتێکی ئاوەدانی یان زراعە زۆر لە ئێمە زیاتر دەسەڵاتان. حیزبی دەسەڵاتدار و حیزبی زۆرینە وای کردووە لە شکۆی پەرلەمان بشکێنن. ژبوونەیە کە حیزبەکەی چ شتێ لە خزمەتیایەتیەوە بکات بێ گوێ لە ئەولەوێتیەوە بێن بە ژۆری گشتی چیتیایە. بەر لەوەی بیر بکەینەوە نوێنەری حیزبی نەبێ بیر لەوەی بکەینەوە نوێنەری خەڵکی کوردستانی. بەناوی خوای بەخشندە و مێرەبان سڵاوتان لە بیازیزان و خۆشەویستان. ئەمڕۆ کۆبوونەوەی پەرلەمانی کوردستان هەیە و ئێمەش وەکو ستافی بەرنامەی پەیامی تۆ لە تەلاری پەرلەمانی کوردستانی. ئەمڕۆ جیاواز لە بەرنامەکانی تر دەمهەوێ چین و توێژێکی تایبەت بۆیەوە بدوێنمەویش خودی پەرلەمانتارانە. زۆرجا دەبینین لە ناو هاوڵاتیان و چین و توێژەکان دەڵێن پەرلەمانی کوردستان هیچ ڕۆڵێکی نییە و تەنها شوێنی پارەوەرگرتنە. بۆ ئەمڕۆ بە پێویستم زانی بچم خودی پەرلەمانتاران بدوێنم ئاخۆ بزانین بۆچی پەرلەمانی کوردستان هیچ ڕۆڵێکی نییە، بۆچی پەرلەمانی کوردستان بەدەم داواکاری موچە خۆرانەوە نایە. ئەمڕۆ دەمهەوێ پەرلەمانتاران بدوێنم ئاخۆ مەعانەتەکانی نێو پەرلەمانی کوردستان چییە و دیوەکەی تری پەرلەمان بۆ ئێوە بگوازمەوە. بۆ ئەمڕۆ تایبەت دەبێ بەرنامەکەم بە پەرلەمانتاران و لەگەڵەوان دەبم. ئێوەش بینەر و بیسەرمان بن ڕاستە و خۆ دەچینە نێو تەلاری پەرلەمانی کوردستان. کاک هاوڕێستا پێم بڵێ ڕۆڵی پەرلەمانی کوردستان لە چ ئاستێکدا و تا چەند تۆ وەکو خۆ لە پەرلەمان ڕازی؟ بڵێ بەداخەوە لە پەرلەمانی کوردستان سەرباری ئەوەی کە زۆرینە و کەمینەیەک دروست بووە زۆر جار ئاماژەمان پێداوە لەگەڵ ئەوەش تەوافقە سیاسیەکانی نێوان فراکسیۆنەکانیان بڵێم نێوان لایەنە سیاسیەکانیش وەکو پێویست نییە. ئەمە هۆکارێکە بۆی کە وەکو ئەو ئەرکی چاودێریکردنی حکوومەت و ڕقابیکردنی حکوومەت نەتوانرێت وەکو پێویست جێبەجێ بکرێ. ئەمە بۆ خۆی کاریگەری لەسەر پەرلەمان هەبووە هەرچەندە پەرلەمانتاران لە فراکسیۆنە جیاوازەکان بۆ خۆیان هەستاون بە دوواداچوونی بۆ کار و پرۆژەکانی حکوومەت. ئەمە لایەکی تر بەداخەوە حکوومەتی شۆک و پێویست دەیتوانێت بەدەم پەرلەمانەوە بێت لە کاتێکدا ئەو حکوومەتی کە چەند مەترێکی نێوانە لەگەڵ پەرلەمانی کوردستان شەرعێتی لەم پەرلەمانە وەرگردووە هەر لە پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان لە مادەی 53 بڕگەی 1 و بڕگەی 2 ئاماژە بەوەکە لە کاتێک کە قەیرانێک دروستە بێ حکوومەت
خۆی ئەتوانێ هەستێ بە داواکردن بۆی بێت ڕوونکردنەوە بۆ نوێنەرانی خەڵک بداوە بۆ خەڵکی هەرێمی کوردستان بدا بەداخە حکومەت نەیتوانیوە ئەم کاری جێبەجێ بکات لە کاتێکدا دەیان قەیران لە هەرێمی کوردستانەیە بەرپرسە لەم دۆخی کە ئێستا پەرلەمانتێکە بۆ ناتوانێت لێ برسینەوە من ناتوانم بڵێم لایەنێک دیاریکراو بکەمە ینی بڵێم تەنها لایەنێک بەرپرسە ڕەنگە زۆربەی لایەنەکان بەرپرس بن بەڵام لە کۆی گشتیان بڵێن لە زۆری ئەو لایەنانی کە زۆرینیان لە ئەستۆی لە پەرلەمانی کوردستان زۆرینیان لەلایە ڕەنگە بەرپرسیەکەم هەر ئەوان بن بۆی کە پەرلەمان بەم دەردەبڕێت ڕەوشی پەرلەمانی کوردستان لە ئێستادا تا ئەم لەحظەیە خراپتری وەزعی بچووکترین فەرمانگای ئەم جیهانەیە یعنی چۆن جەنابەت باست کرد من پەرلەمانتاری سەر بەخۆم نەفەرمانم لە حیزب و سەرۆک حیزب و سەرۆک فراکسیۆن و ئەجنداوە بۆیێت نە بە ویژدانی کەسێکی حیزبی ئیژەکەم من ناڵم پەرلەمان هەمووی وابێت بەڵام ئەڵێم هیچ نەبێت ڕۆژێک بێت میلەتی کورد دەنگ بات بە کاندیدی سربەخۆی وڵاتەکەی بۆچی ئەمە ئەڵێم نیو بە نیویش بێ هەر مشکلە نییە بۆچیە لەبەر ئەوەی کە ئەگەر هاتوو حیزب هێندە خراپ بوو ڕکێفی کەوت بەسەر پەرلەمان و پەرلەمانتارەکانە بەلایانی کەمەوە لەو 50% کە خەڵک دەنگی پێیاوە بەبێ حیزب بێت ئاراستەیەکی تر بگرن پەرلەمانی کوردستان بەو سەرۆکایەتی کە هەیە و بەو دوو حیزبەی کە هەیە و بەوانەی کە لاشێوەن هەمویان ئەیانوێ زۆرترین سومعەی هەڵبژاردننی داهاتوو بۆ خۆیان ئەمینکەن اینجا بە هەڵەش ئەیانوێ زۆرترین نەوەڵا دابینیان نەکرد هەروایان لە خەڵکەوە کە دەنگ نەیات اینجا من چیت پێڵە من نیازە گڵاوەکەت بۆ کەش بکەم نیازەکەی حکومەت و حیزب و پەرلەمان و پەرلەمانتاران و نازانن چی ئەوەیە هەمووی دەستی لە چاوی لە دەستی تۆیە خولی داهاتوو دەنگ بێنێت ئەویش وا ئەزانێ وا خزمەت دەکات بە هیچ شێوازێ من لە دۆخی پەرلەمان ڕازی نیم کێ بەرپرسە لەوەی کە پەرلەمان بەم شێوەی لێ هاتووە بەو شێوەی کە کەم لە پەرلەمانتارەکان لێی ڕازی حیزبەت باڵا دەستەکان هەندێک حیزبی بچکۆلەش کە وەکوتم ئێستا کاکە ئەم پەرلەمانی لە پشتی منەوە ئەو پەرلەمانتارانی کە ئەیبینیە نەژورۆ هەمووی قوربانی دەستی حیزبن کە ئەیانەوێت 4 ساڵیان 2 ساڵیان 3 ساڵی داهاتوو کورسی زیاتر بێنن بەدەر لەمانە بۆ دەستەی سەرۆکاتی پەرلەمان تا چەنەوان بەرپرسن لە دۆخی ئێستای پەرلەمان من پێم وایە ئێستا درکیان کردووە کە ئەوەنە گوێڕایەڵی حیزب بن خۆیان زەرەکەن ئەبێ ئەم پەرلەمانە مەرجەعی باڵادەستی هەموو شتێ بێ بەڵام بڕوان پێ بکە فەرمانگەیەکی وەزارەتێکی ئاوەدانی یان زراعە زۆر لە ئێمە زیاتری دەسەڵات مخابن پەرلەمانی کوردستان ڕاستی جودایەکە هەیت گەل پەرلەمانên دیێن دەوروبەرت مەکەم تەماشات کەینێ چکە ئەزمونەمەیە سیاسی بڕاستی جودایەش ئەزمونە سیاسی وڵاتین دی ji ber hindê jî pêdivî û bi rastî Perlemanê Kurdistanê van du salê borî da ji mareka zortir ya yasa derkirba ya biryara derkirba belam wekî cenabê hewa gedar el destpêka dest bi karbûna me li Perlemanê Kurdistanê hemî fraksiyona beşdarî li daniştinê Perlemanê Kurdistanê nekir her wesa gelek dest bi karbûna berê Serokya Perlemanê ku postê Êketî Niştimanî Kurdistanê bû lêkirina Serokya Perlemanî bi rastî gelek gîro bû ji ber hindێk karê Perlemanê hate gîro kirin her wesa pêkînana kabîna hikûmeta Herêma Kurdistanê hewazanî çendîn heyva vekêşa ji ber pêkîna hatina layەنên siyasî li Herêma Kurdistanê em ê xistinê doxekî ku bi rastî ku em bişên tanûke tenha heft yasa derbikeyn سیاسیەکان کاریگەری بەسەر پەرلەمانەوە هەبووە ئەتشێن بێژم بەلێ چکە مگوتە واقع هەرێما کوردستانی واقعەکە و چەندین لاەنین سیاسی پکات و ئەف فراکسیۆن ناو پەرلەمانی کوردستانێژی هاتینە دروستکردن هەر ئەنجامێ هەلبژارت نبووە و هەلبژارت ناجی بەیکیانی سیاسی بەشدار بووینە ji ber hindê jî belam ew ez bînim rastî Perlemanê Kurdistanê li dîv wî mawêl berdest li dîvî beşdarbin layên siyasî yanî erkê xwe yasayî rabûye. بەتەکی دۆخی پەرلەمان تا ئێستا با بڵین نازانم لە ئێستا بەدواوە ئەتوانم بڵم دۆخێک بۆ هەم پەرلەمانتاران هەم دەستەی سەرۆکایەتی هەم وەکو موسسەیەکی نوێنەرایەتی لە هەرێمی کوردستان لە ئاستی تمۆحی هاونیشتیمانیان نەبووە کە لە ئاستی تمۆحی هاونیشتیمانان نەبێ بە ئەتیبار ئەتوانم بڵم لە ئاستی تمۆحی نوێنەرانی گەلیشانە بۆیە
گلەی و گازندە هەیە هەم لە شێوازی کارکردن هەم ئەو بارودۆخەی بەڕاستی بەشێکی پەیوەندیدارە ڕەنگە بڵێن بەوەی کە دەستەی سەرۆکایەتی ڕۆڵیان بینی بێ لە بەرنامەی کار و لەو بابەتانە بەشەکەی تری ئەوەیە کە هەندێک بارودۆخی تایبەت وەکو ڤایرۆسی کۆرۆنا ئەوانە هاتووەتە ئاراوە بە شێوازێکی گشتی ئەتوانم بڵێم ئەدایەکی باشمان نەکردووە تا ئێستا تەمە ناکەین لە ئێستا بەدەوە ئەدایەکی جوانتر و باشتر بکەین. خۆت باسی کۆمەڵی هۆکار بەڵام کامە هۆکار بە هۆکاری سەرەکی ئەم دۆخی ئێستای پەرلەمان نەزانێت چ شتێک هۆکارەکە پەرلەمان و خۆ وتنی ڕۆڵی سەرەکی خۆی نەبینێ لە ڕاستیدا با بڵین گرژی نێوان لایەنە سیاسەکان یا با بڵین تەبایی نەبوونی لێوان لایەنە سیاسەکان لە سەروی هەمووی شێوە نێوان دوو هێزی دەسڵاتدار کە هەریەک لە پارتی دیموکراتی کوردستان و یەکێتی نیشتیمانی کوردستانە کە سەرۆک و جێگیریش لای ئەم دوو پارتە سەرەکیە بۆیە وای کردووە بەڕاستی گرفتەکان قوڵ بێتەوە و بە جۆرێک لە جۆرەکان پەرلەمان نەتوانێت ئەدای واجبی خۆی بکە. دیارە ئەو داخوازی و ویست و ئاواتێکی ئێمە هەمانە بەڕاستی لە پەرلەمانی کوردستان وەکو پێویست نییە. ئەوش بەهۆی زاڵبوونی وەزعی سیاسی کوردستان لەسەر هەموو جومگەکانی ئەم وڵاتە بەڕاستی داوای لێ هاتوو کە پەرلەمان و دەستەی سەرۆکایەتی پەرلەمانیش لەژێر فشاری حیزبی و هەروە بڕیاری سیاسی ئەم وڵاتە دابێ بەڵام تاکە هیوا و ئاواتی ئێمە وەکو حیزبی معارەزە یان خەڵکی کوردستان کە ئەو ڕۆهەیە بەڕاستی پەرلەمانە کە شەکوا و سکاڵا و داوا و هیوایەکی خەڵکی تێدا بخوێندرێتەوە بۆ داواکردنی موچەی بۆ داواکردنی سەرجەم پێداویستەکانی ئەو خەڵکە هەر پەرلەمان هەیە نە وەزارەتە نە سەرۆکاتی ئەنجومەنی وەزیرانە بەڕاستی و ئێمە جاری وا هەیە داوایەک دەکەین لە ئەنجومەنی وەزیران بۆ ڕوونکردنەوەیەک بۆ بابەتێک ینی وەڵامدانەوەکەشان وەکو پێویست نییە دەین پێمان خۆش نییە و نەوە داوایانەمان لێ بن ینی وەڵامدانەوەکان زۆر نامەنتیقین بەڕاستی. کێ بەرپرسە لەوەی کە پەرلەمانی کوردستان گەیشتووە بەو دۆخەی کە ناتوانێت تەنانەت ئەرکی سەرەکی خۆی لە پرسینەوە لە حکوومەتە جێبەجێ بکە کێ بەرپرسە بەڕای تۆ؟ بەڵێ بەڕای من بەرپرسی یەکەم حیزبی دەسەڵاتدارە ینی حیزبی دەسەڵاتدار و حیزبی زۆرینە وای کردووە کە پەرلەمان لە باڵانس و لە ڕەسیدی بەڕاستی لە شکۆی پەرلەمان بشکێنن. ئەویش بەهۆی وەکو بینیمان لە خولی پێشتر لەلایەن حیزبێکی دەسەڵاتدار پەرلەمان داخرا ئەم جارەوە بەرەو بایکۆت و بەرەو کوردکردنەوەی دەسەڵات و سانسۆرکردنی ڕایەکانی پەرلەمان بەڕاستی دەبینین لەلایەن هەر حیزبێکا بە گوێرەی بەرژەوەندیەکانی خۆی دەوێت پەرلەمان بەکاربێنێ و ئێمەش ئیشێک ناکەین کە باوەڕمان پێی نەبێ یانی ئێمە ئەگەر ئێمەش لە دەری پەرلەمان حیزبێک بین بەڵام ناو پەرلەمان بە شایەدی سەرجەم برادرانی ناو پەرلەمان کە ئێمە سواز بخوا کاری حیزبمان نەکردووە و باوەڕشمان پێ نییە زۆر جاری وهەیە لە ئەنجومەنی سیاسی کۆمەڵەوە ئاراستە دەکەین بەڵام ئێمە لە فراکسۆن بەنەفەسێکی بێ حیزبیانە قسەت نەکەین کاوەی لە بەرژەوەندی گشتی دابێ دەخینە بەرنامەی کار و هەروە ئەو پرۆژە یاسانەی کە داوایان دەکەین بەڕاستی ڕەچاوی ڕای گشتی دەکەین ڕەچاوی بار و گوزرانی خەڵک دەکەین نەک بار و گوزرانی حیزبەکەم. هاتون کە پێم بڵێ ئێستا کە دۆخی پەرلەمانی کوردستان چۆن نەبینی و تا چەند لە ڕۆڵی پەرلەمانی کوردستان ڕازی وەکو خۆت وەکو پەرلەمانتارێک. بەڵێ دیارە پەرلەمانی کوردستان هەر بە پێی پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان باڵاترین دەسەڵاتی یاسادانانە بەڵام بەداخەوە لێرەدا لە ماوەی ڕابردوودا ئەتوانین ئەوە بەدی کرابێت لە ئاستی ڕای گشتی و هەر ئەو پەیامە بە گشتی گەشت و ئەتوانین بڵین کە بەداخەوە پەرلەمان نەیتوانێت ڕۆڵی ڕاستەقینەی خۆی بگێڕێت و پەرلەمان نەیتوانێت ئەو مینبەرە بێت کە داکۆکی لە مافی قوتی خەڵک داکۆکی لە مافی خواستی خەڵک بکات و نەیتوانێت ئەو پرۆژە یاسایانەیە ئەو یاداشتانی کە لەلایەن پەرلەمانتارانەوە ئاڕاستەی دەستەی سەرۆکاتی بخرێتە بەرنامەی کارەوە ئەمە ئەگەڕێتەوە بۆ ئەوەی ئەتوانین بڵێن بەداخەوە تەداخلاتی سیاسی لە ناو پەرلەمانی کوردستانە تا ڕادێک لە ڕادەکان ڕەنگیاوەتەوە و بەرژەوەندی حزب بووە بە چەکێک بۆ ئەوەی کە پەرلەمان بەکار بهێنێت بۆی بە هەندێک بەرژەوەندی شخصی و حزبی بگەن لەوەی کە پەرلەمان دۆخی ڕاستەقینەی خۆی نابێنێت تا چەند دەستەی سەرۆکایەتی بەرپرسن لەمە. بەڵێ بێگومان ئێمە بۆ خۆشمان
فۆکس لەسەر دەستەی سەرۆکاتی پەرلەمانی کوردستان بە پلەباڵە ئەبینن بە حکمی ئەوەی کە ئەوانەی چی زۆرینەن لە پەرلەمانی کوردستان و لە هەمان کاتە زۆرینەن لە حکوومەتی هەرێمی کوردستان ئێستا لە دەستەی سەرۆکاتی پەرلەمانی کوردستان و بەپێی ڕەزامەندی ئەوان و بڕیاری ئەوان ئەرک و کارنامەی پەرلەمانی کوردستان بەڕێ ئەکرێت بۆیە ئێمە دەڵێن دەستەی سەرۆکاتی پەرلەمانی کوردستان بەداخەوە لە ئاستێکی لاوازدان و لە بەپێی تموحی پەرلەمانتاران و بەپێی تموحی هاوڵاتیان و هاونیشتیمانانی ئازیز ناتوانن بەرنامەکانی کاری پەرلەمانی کوردستان ڕێک بخەن. خۆی نەک پەرلەمانتار هەر هاوڵاتیشی ئەم هەرێمە ببینیت بیهێنیتە قسە بڵێ لە ئەدای پەرلەمان ڕازیە بێگومانە لێن نەخێر. بڵێ لە ئەدای حکوومەت ڕازیە لێن نەخێر، بڵێ لە ئەدای دەسەڵاتی دادوەری کە دادگاکان نوێنەراتی ڕازیە بێگومانە لە نەخێ خەڵک تێبینێکی زۆریان هەیە و ڕەواشە بەشێکی زۆری تێبینیەکانیان. بەنسبەت منیشەوە وەکو ئەندامێکی پەرلەمان بێگومان لە ئەدای پەرلەمان ڕازینین بەشێک لەو ڕازی نەبوونەمە گەڕێتەوە بۆ ئەوەی بۆ نمونە ئێمە لە وەرزی یاسادانانی بەهارەمان درێژ کردەوە بۆ ماوەی مانجێک ئەمڕۆ 27 مانگە داهانیشین. دوای 27 ڕۆژیش دانیشتنێ لە پەرلەمان نەکراوە واتە پەرلەمان هەم دانیشتەکانی بەپی پەیڕەوە بێ سێشەمان و چوارشەمان پەرلەماندا بنیشێن ئەوە تەماشاکەی ئەو دانیشتانە دانیشتەکان وەکو پێویست ناکرێ زۆر پرسی گرنگەیە وەکو پێویست ئەولەوێتی بدرێتە لە قسەکردنە لە پرسیارەکانی پەرلەمانتارانە کە ڕاستی سەرۆک وەزیر و جێگرەکەی و وەزیرانەکرێ لە مەسەلەی پرساندن لەسەر مادەی 66 و 69 پەرلەمانکەینە و لەسەر مەسەلەی موچەی خەڵک لە ماوەی ڕابردوودا حکوومەتی هەرێمی کوردستان بڕیاریە بەبێ هیچ دقێکی قانونی 121 بۆ 150 موچەی کەم کردەوە موچەخۆری وا هەیە 500,000 دینار موچەیەتی سای 20 موچەکەی لێ بڕاوە کرێچی هێشتا یعنی نێژیانی لەسەر ڕاگیر کرد جگەلەوەی چەند دوو مانگ تێپەڕێم جار موچە درێدەوە لە مانگی حوتای نیشتە موچەی مانگی حوت تەواوەکەین موچەی مانگی سێنەدراوە زۆر پرسیگە کە پەرلەمان پێویستەکە یەخەی حکوومەت بگرێ محاسبەی حکوومەت بکە و ئەرکی حکوومەتە کە خزمەتکاروێن نەکراوە بەرپرسە لەم دۆخی پەرلەمان و ئەم دۆخی کە وەکو خۆت باسە کرد سەرجەم خەڵکی هەرێمی کوردستان هەموو چیری توێژەکان ناڕازی کێ بەرپرسە بەشێکی گرنگی پەرلەمان لە ماوەی ڕابردووە بوو بە شوێنێک بۆ یەکلاکردنەوەی ململانەی سیاسی نێوان حیزبەکان بە تایبەتی پارتی و یەکێتی یعنی پەرلەمان نابێ بێ بە شوێنێکە هەم بڕیاری تۆ سیاسی تیادەی هەم بڕیاری پیشەیی قانونی هەموو مەسەلانێمە تیەگەین کاری پەرلەمانی چەنە کاری پیشەی و یاسادانانە و بەشێکی تریکاری سیاسیە بەڵام بۆ شێوە زەقە ناکە ئەجێندای حیزبی زاڵ بێ پێویستەکە پەرلەمان ڕوود کرێتەوە لە ئەجێندای حیزبی بەڵام ئەجێندای سیاسیشی حەکیمانە بۆ ئەوەی کە حکومڕانێکی باشمانە بێ بۆ ئەوەی دەسەڵاتەکان لە یەکتری جاب بکرێنەوە سەربەخۆیی دەسەڵاتەکانە بێ و پەرلەمانش بتوانێت ئەرکە پیشەکانی خۆی ڕاپەڕێنێ پەرلەمانتار ژبوونەیە کە حیزبەکەی چ شتێ لە خزمەتیەتی ئەو کە بێ گوێ لە ئەولەوێتی ئەو بێن بە ژەوەری گشتی چیتیایە ئەوە بەشێکی تری پەیوەندی بۆ ململانی و ڕکابەریە کە ڕەنگی دابووە لە ناو سەرۆکاتی دیسانەوە دەزوەردانی دەرەکی ناو حیزبەکان هەبوو لەسەر پەرلەمان بەداخەوە بەشێکی کەشیان پەیوەندی بۆ وێنە خراپەوەیە کە سۆشیال میدیا دروستی کردو بۆ پەرلەمانتار لەبەرەوەی زۆربەی میحنەتەکانی وڵاتە پەرلەمانتار نییە لە بیرمان نەچێت جاری وا هەیە بەڕێوەبەرێکی گشتی بەقەدر 100 پەرلەمانتار دەسەڵاتی هەیە و ئەتوانێنە کۆمەڵەشت بگۆڕێ بەڵام پەرلەمانتار کاتێک لەوەیە کە تۆ بەپی پێڕە و پرسیارەکەی یا بۆ پرساندن وەزیرێک بانگەکەی دوجار دەنگەکان بڕیارەیە زۆرینە و کەمینە بڕیارەیە ئەگەر پەرلەمانتارێک ئەدای باش بێ یا 10 پەرلەمانتار 15 پەرلەمانتار پیشیانە کارکەن بەڵام لە بەردەم بڕیاری دڵڕەقی زۆرجار زۆرینەی پەرلەمانیدا تەماشاکەی هەندێک لە خەونەکان هەندێک لە هەوڵەکان لەبارن وڵی دۆخی پەرلەمانی کوردستان جاری وایە کەوێتە بەر ئەو ململانەیە سیاسێکی هەیە یا ئەو داخوازی حزبێکی هەیە حزبێکی دیاری کراویان باراستەیەوەی کە پەرلەمانی کوردستان بۆ هەندێک مەرامی سیاسی بۆ نمونە سازکردنی کۆبوونەیەکی هاوبەشی نێوان مەکتەب سیاسی یەکێتی پارتی یان تێڕوانینێکی سیاسی کەسایەتیەک یا گروپێک لە دەسەڵاتە کە لە حزبێکی دیاری کراوە ئەمە بەڕاستی بە هەموو شێوەیەک پێویستە پەرلەمانی کوردستان بە دوور بگرێت لەم جۆرە ئاراستانیان لەم جۆرە بیرکردنەوە بۆ بنکۆڵکردنی پەرلەمانی
برسە لەوەی کە دۆخی پەرلەمانی بە ئێستا گەیاندووە ینی بۆچی پەرلەمان وای لێ هاتووە زۆرینەی پەرلەمانتاران لە ئەدای ناڕازی ئێمە ئەڵێن بابەتەکە دوو شێوەیە پەرلەمانی کوردستان وەکو ئەرکی سروشتی خۆی کە لە چارچەوەی پەیرەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان هاتووە ئەو شێوەیە چاودێریکردنی حکوومەتەوە تەشریع یاسا دەرچواندنە دەشکرێت لە پاڵ ئەمە وەزیفەیەکی تریش بخەینە پاڵ ئەم دوو وەزیفە سەرەکی ئەویش هێنانی داخوازیەکانی خەڵکە بۆ نێو پەرلەمانی کوردستان لەوێشەوە بگەینە بەلایەنە پەیوەندیدارەکان و بە دوواداچوون بۆ بابەتە بکرێت وەزیفەی تریشەیە پەرلەمانی کوردستان دەتوانێت بە ڕۆڵی دیبلۆماسی هەستەیە بە ڕۆڵی موسساتی هەڵسەیە بەڵام لە دەرەوە هەوڵێکی سیاسی ئەگەر لە ئێستا هەبێ بۆ پەکخستنی ئەم پەرلەمانەکە بە ئەدای یاسایی پەیڕەویەکانی خۆی هەڵنەسێ ئەو هەوڵێکی نابەجێیە هەوڵێکە لە بەرژەوەندی ڕەنگە لە بەرژەوەندی حزبێک بێ بەڵام بە هیچ شێوێک لە بەرژەوەندی هاوڵاتیان هەرێمی کوردستان بێت زۆری پەرلەمانتارانی کە دواندن دەستی ئەمە بۆ پارتی ڕاکێشن کە پارتی دەستی بەسەر پەرلەمان داگرتووەمان ئێوەکو پارتی چیتان هەیە هەر کادویستوتانە زۆرینەی خۆتان بسەپێنە بەسەر پەرلەمان ئەوە دو ساڵە تقریبان پەرلەمانی کوردستان خولی پێنجەمەی پەرلەمانی کوردستان دەست بەکار بووە لەسەر ئاستی دەستی سەرۆکاتی پەرلەمان لەسەر ئاسی فراکسیۆنیش بە هیچ شێوەیەک لە هیچ بابەتێکە بە بەڵگە ئەتوانم قسە بکەم ئێمە نەمانویستیە زۆرینە بەکاربن لە دەستی سەرۆکاتی پەرلەمانی کوردستانەوە پەیڕۆی ناوخۆی پەرلەمانی کوردستانە ئەڵێ دانانی بەرنامەی دانیشتنی پەرلەمانەکان بە هەماهەنگی لە نێوان دەستی سەرۆکاتی پەرلەمانە بێ ئێخۆ قسەی من نییە وەکو حزب وەکو پارتی ئەوە قسەی دەست پەیڕۆی ناوخۆی پەرلەمانی کوردستانە کە ئێستا سەرۆکی پەرلەمانی کوردستان بەڕێز دکتۆر ڕێواز کاتی خۆی ئەندام بۆ وەکو ئەندامی پەرلەمانی کوردستان لە خولی چوارەم بۆ ئیعادەت سیاغی پەیڕۆی ناوخۆی پەرلەمانی کوردستان لەسەر ئاسی دەستی سەرۆکاتی پەرلەمان لەسەر ئاستی فراکسیۆن ڕاستە ئێمە زۆرینەن بەڵام هەرگیز زۆرینە بە سیفەتی سیاسی بەکارمان نایەنە ئێستاشی لەگەڵ بێ بە بەڵگەی ئەوەی دواخستنی دانیشتنی ژمارە 6 ئاسایی پەرلەمانی کوردستان کە دوێنێ پێویست بوو بکرا بۆ ئەمڕۆ هەر لە پێناوی تەوافقی بێگومان وەکو ئەندامێکی پەرلەمان کە هەڵبژێراوی خەڵکی کوردستانی و نوێنەتی خەڵکی کوردستانەکەین ئەگەر لێم پرسیت چەند لە پەرلەمانی کوردستان ڕازی من لە ئاستی پێویستدا ڕازی نیم سەوە کارەکەشی ئەوەی خۆتان نەزانن ینی بەمەبەست لە قۆناغەکانی ڕابردوودا هەوڵێک هەبووە بۆ پەخستنی پەرلەمانی کوردستان یاخود بەخستنی ڕۆڵی پەرلەمان نەتوانێت ئەدایەکی ڕاستەقینەی خۆی بجێڕێ لە بواری چاودێریکردن و بووە لە بواری تەنانەت تەشریعیشدا کە ئەگەر بگەڕێنەوە بۆ دانیشتەکانی ڕابردوو بەتایبەت لە ئەوەی کە لە حوتی پێنج ڕوویدا کە زۆرینەیەکی دروستکراوی خۆسەپێن لەسەر پەرلەمان گوێنەگرتن لە یەکڕیزی فراکسیۆنەکان و هەوڵدان بۆ ئەوەی کە دەرچن لەو سازانەی کە پێشووتر با بڵێن بە جۆرێک لە جۆرەکان ڕێکەوتنی لەسەر کراوەکە لە کالی پەرلەمانیدا بکرێ و لانی کەم ئێمە کۆمەڵێک فراکسیۆنی کە فراکسیۆنی یەکێتی نیشتیمانی کوردستان فراکسیۆنی پارتی فراکسیۆنی گۆڕان بەشدارین لە حکوومەت کەوا ڕێکەوتبوونی زۆرینەی پرسە چارەن و سازەکان ئێمە هەوڵ بدەین بە تەوافق و بە سازان لە نێوانماندا بکرێ بەڵام لە کۆبوونەوەی حوتی مانگ ئەم پرسە و ئەم سازانە تێک درا ئەو پەرلەمانی کە دەیبینین توتر لێ ڕازینی هەرێ بۆ لێ ڕازینی کێ بەرپرسە لەوەی کە پەرلەمان ئەم دۆخی ئێستای بەسەر هاتووە من باسم کرد من بۆم ڕوو کردیەوە گەر بڵێم بە تەواوی بە دیاریکراوی بە حکمی ئەوەی ئێستا زۆرینەیەکێ لە پەرلەمان کە فراکسیۆنی پارتی دیموکراتی کوردستانە 45 کورسی هەیە و کورسی پێکاتەکانیش بەداخەوە کە پێکاتەکان هاوڵاتی ڕەسەنی ئەم وڵاتن یەکێک لە سیما جوانەکانی حکومڕانی لە هەرێمی کوردستان بوونی پێکاتەکان و دەستەبەری مافی پێکاتەکانە بەڵام لە یاریەکی ناشرینی سیاسی زۆر جار بەکاردێن ئەمە وای کردێ زۆرینەیەک دروست بێ کە زۆرینە دروست بێ بێگومان فراکسیۆنەکانی تر زۆر جارەگەر یەکیش بگرن ڕەنگە نەمان نتوانین ئامانزەکەی خۆمان بپێچین یەکێک لە کێشەکان ئەمەیە بۆیە من پێم وایە ئەبێ لە داهاتوودا گفتوگۆ بکەین لەسەر ئەوەی کە هەرگیز ڕێگە نەدرێ پێکاتەکان لە ململانەی سیاسیە ناوخۆیەکان بەکاربێن و پێکاتەکان نەکرێنە وەسیلە بۆ بەرخستنی پرۆژە ئاساسەکانی پەرلەمان بڵێ کاک لوقمان پارتی پەرلەمان بە ئاراستەی خۆی بەر شێوەیەک بیهێ بۆ شێوە ئاراستەی دەکات کۆمەڵێک با بڵێن هەڵس و کەوت و عەرەکەمان بینیوە لە ڕابردوودا بەداخەوە بۆ ئاراستە بووە بەڵام ئەوەی کە لەم ڕۆژانە بەدیمان کرد زۆرێک هێوربوونەوە لەو بابەتە هەبوو بەتایبەت کۆبوونەوە 24 ساعت دواخرەتە لەگەڵ یەکێتی نیشتیمانی کوردستان زۆرێک گەیشتینە ڕێککەوتنێک و تەفاهم و لێک گەیشتن بۆ پرسەکانمان لەسەر مێز گفتوگۆ چارەسەر بکەین ئێمە
لە ئەدای پەرلەمانی کوردستان ڕازینین لەبەرەوەی ئێستا هەر ئەوە بە نمونە بینینەوە وەرزی بەهارە مانگێک درێژ کرایەوە بەڵام لە دوای 28 ڕۆژ ئەنجا جەرسەیە کرا یعنی چ معقولێتێکی تێدایە بارودۆخی خەڵک لەو دۆخانە هەمواردایە خەڵک بێموچێ بێژیانە جوڵەی بازار وەستاوە لە هەموو ڕۆیەکەوە خەڵک لە قەیراندایە بەڵام پەرلەمانی کوردستان بەداخەوە بەهۆی دەستەی سەرۆکایەتیەوە کە هەژمۆنی حیزب زاڵە بەستەریاندا ڕێز لە پۆستەکەی خۆیان ناگرن دەهێڵن تەداخلی حیزبی لە پەرلەماندا هەبێ پەرلەمان نوێنەری خەڵکە لە قوماڵبەند و کۆمیتە و ئەو شوێنانە نییە پێویستە پەرلەمان جیاواز بێ هەرچی پەرلەمانتارەبەی دەسەڵات و بە ئۆپۆزیسیۆن و نوێنەری خەڵکە دەبێت هەستە بە ڕۆڵە ئیجابیەکەی خۆی واز لەو حیزب حیزبێنە و لەو دەستێوەردانە بێنێ نابێت پەرلەمان بەهۆی سیاسەتی حیزبەوە پەک بخرێ کە ئەوە هەمومان بینیمان لە ڕابردوودا چیان کرد لە پەرلەمان دەرگەی پەرلەمانیان داخست ئەوە هیچ فەرقی نییە لەگەڵ ئەوەی کە دەرگەی پەرلەماندا بخەی لەبەرەوەی تۆ سەرباریەوەی کە لە وەرزی بەهارەدا هیچ دانیشتێکی بە ئیسیفادە و بەسوود بۆ خەڵک ئەنجام نەدراوە سەرباریەوە مانگێک درێژکراوە مانگەکەش هیچی تیانە بوو بۆ خەڵک باش کێ بەرپرسە لەو دۆخی ئێستا پەرلەمان تێکەوتووە بێگومان ئەوانەی کە لە دەسەڵاتدان بەرپرسنەوە دەستەی سەرۆکایەتیش بەرپرسە چکە دەستەی سەرۆکایەتی دەسەڵاتی هەیە سبەڕێ سەرۆکی پەرلەمان دەسەڵاتی ئەوەی هەیە کە ینی نەهێڵ ئەو تەداخلاتە حیزبێ بێتە پەرلەمانتارە ڕستێ بە ئەرکی خۆی خەریکی چارەسەرکردنی دۆخی خەڵک بێ نەوەکو بە ئیعازی حیزب پەرلەمان پەک بخرێ بەداخەوە ئەمەوێ ئەوە بڵێم لەم کاتەدا پەرلەمانی هەرێمی کوردستان بەڕۆڵ کراوە هەمومان هەموو لایەن ئۆپۆزیسیۆنەکان تێبینیمان هەیە لە ئەدای پەرلەمان لە سەرۆکایەتی پەرلەمان بە کۆی گشتی پەرلەمان لەم کاتەدا لاواز کراوە کە بەڕاستی دیراستەی دەرەوەش دەکەی سێرەکەی هەموو لایەنەکانی دەرەوە و ڕاپۆرتە نێودەوڵەتیەکانیش ئەویان بۆ دەرکەوتووە کە لەم کاتەدا پەرلەمانی کوردستان بێڕۆڵ کراوە بەس لێرەدا ئێمە بەڕاستی خەفەت بۆ ئەوە دەخۆین کە ئەجێندای حیزبی لە پەرلەمانی کوردستاندا جێبەجێ دەکرێت تایبەت لایەنی دەسەڵات کە زۆرینەیە پارتی دیموکراتی کوردستانە بۆیە هیچ کاتێک نا ئەدای پەرلەمان نا بەرنامەی کاری پەرلەمانە کۆبوونەوەکانی پەرلەمان بەدڵی ئێمەی ئۆپۆزیسیۆن بەڕێوە نەچووە کێ بەرپرسە لەوەی کە پەرلەمان ئاوا بێڕۆڵ کراوە طبعا سەرۆکایەتی بەرپرسە بەڕاستی مەرحەلەی یەکەم لەبەرەوەی سەرۆکایەتی دەبوایە جاری دەقەی یەکەم کە پەرلەمان بێڕۆڵ کرا نەدەبوو سەرۆکایەتی پەرلەمان بچێتە لای حکوومەت هەر بیدایەت کە حکوومەت متمانەی پێدرا ئێمە هەستمان بەوە کرد پەرلەمان بێڕۆڵ کرا لەبەرەوەی سەرۆکایەتی پەرلەمان چوە لای حکوومەت کاتێک حکوومەت لە پەرلەمان متمانەی پێدراوە دەبوو حکوومەت بێتە لای سەرۆکایەتی پەرلەمان بەداخەوە ئێمە ئەو کات هەستمان کرد کە پەرلەمان بێڕۆڵ کراوە کە سەرۆکایەتی سەردانی حکوومەتی کرد ئێمە دەڵێن لایەنی دەسەڵات زۆرینە کە پارتی دیموکراتی کوردستانە و سەرۆکوەزیران ئێستا بەداخەوە کاتێک بەرنامەی کاری پەرلەمان دادەنرێت ئەو بەڕاستی ئەجێندای کاری کۆبوونەوەکان دیاری دەکات و ئەو باڵا دەستە بەسەر کۆبوونەوەکانی پەرلەمانیشە بەداخەوە مێەوە بڵێ چی بکرێ بۆی ڕۆڵ بۆ پەرلەمان بگەڕێنرێتەوە پەرلەمان کەوتمان مەرجعەتی یاسادانانە مەفروضە و بە ڕۆڵی خۆی هەڵسێ هەر یەکێک لە پەرلەمانتاران ئێمە وتمان پەرلەمان کاتێک هەر پەرلەمانتارێک سوێندی یاسای خۆی دەخوات دەبێ بە پیشە و کاری پەرلەمانتاری خۆی هەڵسێ دوور لە ئەجێندا و کاری حیزبایەتی خۆی ڕاستە هەر یەکەمان نوێنەری حیزبێکین بەڵام کاتێکاتە ناو پەرلەمان تۆ نوێنەری خەڵکی 19 لیژنەی هەمیشەی هەیە تۆ نوێنەرایەتی خەڵکی هەرێمی کوردستان دەکەی و هەر یەکان معنین بە لیژنەی بە داواکاری هاوڵاتیان بەڵام لێرەدا کاتێک کە دەبینی لە پەرلەماندا لاینی دەسەڵات بە تایبەتیوانی کە حکومڕان لە حکوومەتدان بە تایبەتی یەکێتی و پارتی بەڕاستی من لێرەوە بەمێدا بڵم پەرلەمانیان بێڕۆڵ کردووە و هەیمەنەی حیزبایەتیان بەسەر هازاڵ کردەوە و دەست و پێی سەرۆکاتی پەرلەمانیشیان بەسەوە بەداخەوە هەرمێ ئەوە بڵم ئەجێندای حیزبایەتی زاڵە بەسەر کاری پەرلەمانی بەوەی کە سەرۆکی پەرلەمان و پەرلەمانتاران سوور بن لەسەر دانیشتنەکان سوور بن لەسەر ئەوەی کە نەهێڵن تەداخلاتی حیزبی هەبێ لە ناو
پەرلەماندا چکە هەمووی دەستێوەردانی حیزبێن هێڵە پەرلەمان هەستی بەڕۆڵ خۆی بەداخەوە یعنی ئێمەی پەرلەمانتار لە بەعزێ شوێن شەرم دەکەین ئەگەر دەڵین پەرلەمانتاری لەبەرەوەی خەڵک چاڕوانی زیاتری لە پەرلەمانتار هەیە نەوەکو لە وەرزی بەهارە دانیشتێکی بەسوود ئەنجام نەدا سەرباری ئەوە وەرزێ مانگێک درێژکرایەوە لە وەرزەکە هێشتا ینی لە دوای 28 ڕۆژ پەرلەمان کۆبوویەوە سیروانە ئەو هەموو ڕۆڵەی کە باسێکرد پەرلەمان لە دەستیدا و تووشی ئەو هەموو قەیرانە بووە چۆن چارەسەر دەکرێت چارەسەرکردنی پەرلەمان و دۆخی بەڕای تۆ لە چیایە یەکەم شت واز لۆ بێنین کە 4 ساڵی تر هەڵبژاردنەوە ئەمان چاوەڕێ دەستی خەڵکن ئیش بکەن ئەمانە هیچ بیانویەک نییە بڵێ کۆڕۆنایە و خماری داوەیەتە دەرەوە نییە ناخوادەمە خەڵک کۆرۆنا نازانێت خەڵک ئەزانێت دەنگی یاوە بە تۆ لە ڕێیاسای بۆ دەرکەی ئێستا کورد و کورمانچی یەکێتی پارتی کۆبنەوە دنیا شامی شەریفە کۆ نابنەوە کادیرەکانیان جنێو بە هەموو مقدساتی یەکتری ئێن کەواتە ئێمە کەوتوینەتە ژێر ڕکێفی کاردانەوەی سەرۆکی پارتی و سەرۆکی یەکێتی کاڵم سەرۆک سەرکردایەتەکانیان ئەگەر ئەوان باش بوون ئەوە تایبینی چەند خۆشە ئێرە دوێنە ژەوبینی ئێرە ئەو شەڕی جیانی دووەمی تیاکراوە چارەسەری پەرلەمان چۆنەکرێت چۆن پەرلەمانەکەوێتە سەرڕێزکە ئاساییەکەی خۆیەوە ئێمە هەر پند لە نزیکترین پەرلەمان کە پەرلەمانی عێراق پند لەوان وەربگرین کە ئەبینین لەوێ تەواوفقە سیاسەکان چەند کاریگەریە لەسەر پەرلەمان لەوێ زۆرینەوە کەمینە پەیڕەو ناکرێت هەر خۆمان وەکو کورد ئەگەر زۆرینەوە کەمینەمان بەرامبەر پەیڕەو بکرایە ڕەنگە هیچ مادە و بورگە و یاسایەک بەدڵێ منە ڕۆشتایە تەنها ڕێگا کە هەی بڕاستی ینی هەژمونە حزبی لەسەر هەمی فراکسۆنە گێم ببیتەوە فراکسیۆنên Parlemanê Kurdistanê beşdariyê hemî daniştên Parlemanê Kurdistanê bikin bibine çareser hawkar piştevan bû li henên siyasî ku li dervê Parlemanî pêk bên nebibine beşekî ji kêşên li henên siyasî. پێم وایە بەوە دەکەوێتەوە سەر سکەی خۆی و سەر یاسای خۆی بەو بانگەشەی کەوا دەیکەن بەڵام بەداخەوە هەر بانگەشەش بێ بنەمایە سەروەری یاسا ئەگەر سەروەری یاسا بێ با پەرلەمان پابەندێ بە سەرجەم بڕیارەکانی ناوخۆ پەیڕەوی ناوخۆ پێم وایە پەرلەمان بەڕاست پەرلەمانێکی کارا دەبێت ئەکتیف دەبێت و هەروە سەربەخۆ دەبێت و دەکرێت بێتە پردی پەیوەندی لە مابینی حکوومەت و لە مابینی هاوڵاتی ئەگەر هاتو پابەند و بە سەرجەم بەرگە بابەتەکانی پەیڕەوی ناوخۆ بەڵام بەداخەوە لە بارودۆخی ئێستادا پابەندبوون بە یاسا و هەروە بە پەیڕەوی ناوخۆ ڕەچاو ناکرێ و ئێمە خەڵکی کوردستان بێهیوا ناکەین بەڵام با بزانن کەوا نوێنەری حەقیقیوان لە پەرلەماندا هەیە بۆ داکۆچیکردنی سەرسەختانەی مافەکانیان لەبەرەوەی ئێمە کوڕە هەژارین ئێمە کوڕە فەقیرین دوێنێ دەچون لە دەرگای خەڵکماندا بۆی کەوا دەنگمان بدەنێ دەرگامان لێ بکەنەوە مۆبایلەکەی وەڵاممان دەنەوە کە داوای سەوتێکیان لێ بکەین بۆ ئەوڕۆ خەڵک داوا لە ئێمە بکارێکا کە چمان بۆ دەکەن بۆ خۆمان دەچین داوایان چییە تێکەڵی پرسە و تێکەڵی هەموو بابەتەکانی کۆمەڵایەتیان دەبین بۆی کەوا لەوێەوە خەڵک با قسەشمان پێ بڵێ حەقخۆیەتی خەڵک کە شتێکی لێ ڕوون نییە قسەمان پێ بڵێ داوامان لێ بکە و ئێمە بە ڕوحێکی برایانەوە وەری دەگرین لەبیرمان نەچێ ڕاستیەکەی هەموو حیزب نوێنەرایەتی هەیە و حیزب ئەبێ ئەجێنداکەی خۆی جێبەجێکا بەڵام ئەو ئەجێندایانە ناکە سەرف حیزبین ئەبێ ئەجێندایەک بێ بۆ خێری گشتی بەرژەوەندی گشتی ئەمە جێدایانە جێبەجێکرێ واتە حیزب ناتوانانی دەستینەی هەڵیت ئەبێ هەبێت بەڵام ئەجێندای نیشتیمانی و ئەجێندای گەورەتر بۆ خێری گشتی تیابێت ئەو مەسلەیە ئەمێنێتەوە سەر نقطەیەکی کە من پێ بڵێم ئەمە ئێستا ڕەنگە ناحەقی بەرامبەر بەم خولی پەرلەمانەکرێت تۆسەیەکە خولی ڕابردوو 2 ساڵ زیاتر داخرا باشە خولی یەکەمی پەرلەمانی کوردستان لە شەڕی ناو خۆیان مانزانی چیکرا بەرامبەر بە پەرلەمان باشە یعنی لە خولەیەک لە دوایەکەکانە پەرلەمان بێ ئەرزش کراوە نیە بەس لەم خولێ بێ بڵێن هەموو خولە خراپترین خولە و مۆزاییک و پێکاتی ناو پەرلەمانی ئێستا وایە زۆرینە معلومە کە چۆنە لە ناو پەرلەمانیشە بڕیارەکان بە زۆرینە تێپەڕێنرێ من هیوادارم هاوپیشەکانم بەڕاستی زۆر پیشەیانەترەوە بکەن لە ڕابردووە زۆر جاربینی ومانە زۆر لە پەرلەمانتارەوەی نەکردووە و ڕۆحی ململانەی حیزبایەتی قاڵ بکرێتەوە لە ناو پەرلەمانە و ئەوەی کە خەڵک دوای پۆپۆلیستەکەوێت لە هەرێمی کوردستاندا ئەوەی کە سۆشیال میدیا بەرهەمیێناوە زۆر جار هەمیشە بە چاوی سووک و بە ناشرینی تەماشای پەرلەمانتارەکەن لە کاتێکدا ئەوە حکوومەتەکەەوە قوتیش یانیوان بڕیەوە کە موچەیان ئەبڕێتەوە ئەوانن و ئێمە لە جێ خۆمانە و محاسبەیەکەین یاداش بەرزەکەینەوە بەڵام دوجار لە زۆرینەیە بەڕاستی دەبێت پەرلەمانی کورسان وەکەوەی باڵاترین دەسەڵاتی یاسادانانە دەبێت بەدەربێت لە ئەجەندای حزبی و نابێت بە هیچ شێوەیەک لە
ململانی سیاسەکان بهێنێنێتە ناو ساحەی پەرلەمان و مناقەشەی لەسەر بکرێت و بڕیاری لەسەر بدرێت بەو ڕادەیە کە ئێستا ڕەنگی یاوەتەوە کە ململانی سیاسەکان هێنراوتە ناو ساحەی پەرلەمان بە شێوازە لە شێوازەکان ئەمە حزبە باڵەکانی کە یەکێتی و پارتین بەداخەوە کە کاتێ حزبەکەی کە بە پێویست بە تەنگیەوە ناچێت و کۆبوونەوە کۆمەڵشتی زۆر لاوەکی حزبی بەڕێ ناکرێت ئەمە مانای ئەوە نیە تۆ بیهێنیتە پەرلەمانی کوردستان و ئەرکی پەرلەمان و کاری پەرلەمانی لەسەر ڕابگریت. بکەین بۆی پەرلەمانی کوردستان بکەوێتەوە سەر ڕێزکە یاساییەکەی خۆی و ئیتر خەریکی کاری سەرەکی خۆی بێت پەرلەمان گەڕێن هەموو حزب هەموو ئەحزابی ئەوەی کە هەیە لە کوردستانە چ لە ئۆپۆزیسیۆنە چ لە دەسەڵاتە بە هیچ شێوەیەک بیر لەوە نەکەنەوە پەرلەمانی کوردستان بنکۆڵ بکرێت با پەرلەمانی کوردستان کاری ئاسایی و سروشتی و دەستوری پەیڕەوی خۆی ببا بەڕێوە با پەرلەمانی کوردستان لە چارچێوەی ئەرکی ڕێکابی خۆی چاودێرێکی تون بێ لەسەر حکوومەتی هەرێمی کوردستان لەسەر ئەدای حکوومەتی هەرێمی کوردستان کە ئەمە من وەکو ئەندامی فراکسیۆنی پارتی ڕەنگە زیاتر لە فراکسیۆنەکانی تریش پەرلەمانتارەکانی تریش کە مەگەر لە فراکسیۆنی ئۆپۆزیسیۆن پێداگر بووم لەسەوەی کە من ئەرک بە ئەرکی خۆڵسم خاڵی دومەوەیە کە هەوڵ دەین کێشە و گیر و گرفتی خەڵکی کوردستان لە چوارچێوەی دەرچواندنی یاساکان چارەسەر بکەین ئەگەر لێمان گەڕێن ئەگەر بارودۆخی سیاسی گونجاو بێ ئەو ئەگەر پەرلەمانی کوردستان نەبێتە کەرەستەیەک بۆ ململانەی سیاسیان ئاراستەی حزبێک یا بیرکردنەوەی حزبێک بە مەبەستی بنکۆڵکردن ئەوە پێ بێ هیچ شک و گومان پەرلەمانی کوردستان پەرلەمانێکی زۆر ئەکتیڤە. ئەتوانم هەر بڵێم لێک نزیک بوونەوە یا با بڵێن چارەسەرکردنی مشکلەی ئەم دوو پارتە سیاسیە کە دوو پارتی دەسەڵاتدارن نەک لە پەرلەمان لە حکوومەت و ئەتوان لەسەر جەمجومگەکانی حکومڕانی لە هەرێمی کوردستان و تەنانەت ئەتوانم بڵێم لە گەندەڵیش دیسانەوە حکومڕانیەکەن ناڵم بە شێوازێکی کولی 100% دوو حزبە بەڵام بە شێوازێکی جزئیا باڵم پشکی شێر بەر ئەو دوو حزبەت دەکەوێت دەبێت کاتێک کە ئیسلاحەکەن ئەو دوو حزبە زۆرترین ڕێژەی گەندەڵیان بەرکەوتووە لە ڕابردووە لە ئێستادا بۆی ئەم دوو حزبەت دەبێت زەمینە سازی بکەن لێک نزیک بوونەوە بکەن هەم بۆ ئەوی لە پەرلەمان بتوانن وا بکەن کە پەرلەمانێکی ئەکتیڤ و کارا و ڕقیبێکی باش بێت بەسەر حکوومەتەوە و هەم بتوان لە حکوومەت میکانیزمەکانی تەطبیقکردنی چاکسازی ئەوەلەن بەسەر خۆیانەوە سانیان بەسەر خەڵکی ترا تەطبیق بە کورتی پێم بڵێ چۆن پەرلەمانەکەوێتەوە سەر ڕێزکە یاساییەکەی خۆی و تەواوی کێشەکانی چارەسەرە بێت چۆن پەرلەمانە بێتە مەرجعی یاسادانان و چاودێری حکوومەت بەر لەوەی بیر بکەینەوە نوێنەری حیزبی نەبێ بیر لەوەی بکەینەوە نوێنەری خەڵکی کوردستانین مەسئولیەتێکی ئەخلاقی لەسەر شارمانە هاوڵاتیان ئێمەیان کردێتە نوێنەری خۆمان نوێنەری خۆیان بۆەوەی بتوانین نوێنەتیشە ڕاستەقینیان بکەین ئەگە هەریەکێکمان لەو ئاستا بیر بکەینەوە بەو شێوە ئەتوانین نوێنەی ڕاستەقی بین و ئەتوانین پەرلەمان بکەینە سەنگەرێکی بەهێز بۆ داکۆچیکردن لە مافەکانی خەڵکی کوردستان. بەڵێ زان و خۆشەویستانەوەی بینیتان ڕاو سەرنجی پەرلەمانتارانی هەرێمی کوردستان بوون لە سەرجەم فراکسیۆنەکان دیارەوەی کە لە قسەیەوان بەدی دەکرێت ئەوانیش لە دەستەی سەرۆکایەتی و خودی پەرلەمانی کوردستان ناڕازین و پێیان وایە هەروەکو خەڵکی هەرێمی کوردستان سەرجەم چین و توێژەکان بەردەوام لە بازار باسی دەکەن پەرلەمانی کوردستان ڕۆڵی خۆی نەبینیوە و بەڵکو حزب بە تەواوەتی دەستی گرتووە بەسەر ئەم بینا گەورەیە و پەرلەمانی کوردستانیش وەکو زۆرێک لە سێکتەرەکانی تر ئێستا لە ژێر فەرمانی حزب و بەشێک لە حکوومەتدایە. ئەڵقێم زارێ بەرنامەی پامی تۆم پێشکەشکردن بەو هیوایی توانی بن بەشێک لە قسە و بۆچوونی پەرلەمانتاران لەسەر پەرلەمانی کوردستان بگوازمەوە و بەشێک لە گرنگجی و ئەدای پەرلەمانی کوردستان بگوازمەوە. ئەڵقێم زارم پێشکەشکردن بەو هیوایی توانی بم سوودێک بێ عزیز و خۆشەویست بگەێنم تا ئەڵقەیەکی تر و بەرنامەیەکی تر بەخوای گەورەتان دەسپێنم سپاردەی خوا بن.